بە بۆنەی 16 ڕۆژی بەرەنگاربوونەی تونتیژی دژی ژنان بەبەتی پاڵپشتیکردنی ژنانی سەرکردە لەو هێرشە تونتیژیانی ڕوبەڕوویان دەبێتەوە تایبەتی لە ڕێگەی سۆشیال میدیاوە لەژێر ناونیشانی بوێری سەرکردە. ئەکادیمیا لەم چالەکەیدا بە بڵاوکردنەوەی ئەنجامی ئەم ڕاپرسیە تایبەتە بە ژنانی سەرکردە کە لە ماوەی 16 ڕۆژی بەرەنگاربوونی تونتیژی دژی ژنان لە 25 نۆڤەمبەر تا 10 دیسێمبەر بەردەوام بوو ئەم ڕاپرسیە. ئەنجامی ئەم ڕاپرسیە سەبارەت بۆ تونتیژیانی کە ڕوبەڕووی ژنانی سەرکردە بوونەتەوە ئەنجامێکی مەترسیدارە. لەبەرەوەی بەردەوام ئەم ژنانی سەرکردە بەردەوام بوون لە کاری خۆیان و ئەم تونتیژانشان بەردەوام لە هەڵخشاندا بووە. زۆر بێباکانە کۆمەڵێکیش بەردەوام ڕخنیان لێ دەگرن کە گوایە خەتای خۆیانە. هاوپیشە و هاوڕێ و کەسوکاریشان پاڵپشتیان نابن و بێدەنگی لێ دەکەن یان زیاتر جارێکی دیکە لەلایەن کەسوکار و هاوڕێیانەوە دووبارە ڕوبەڕووی تونتیژی دەبنەوە. لێرەدا ئەرکیان زۆر گرانتر دەبێت و هەندێک جار دەبێتە دوورخستنەوەیان لە بوون بە سەرکردە و ئەو کاتانشی کە بەردەوام دەبن لە کارەکانیان سەرڕای ئەو تونتیژانی بەرامبەریان کراوە فشارێکی دەرونی زیاتریان بۆ دروست دەبێت و هەروەها بەم جۆرە کاریگەری دەبێت لەسەر بڕیاردانیان. شایانی باسە ئەم تونتیژیانی کە بەرامبەریان دەکرێت لەسەر بنەمای جێندەریە لەو کاتەدا کە ڕوبەڕووی هێرشی سۆشیال میدیا دەبنەوە هیچ پاڵپشتێکیان نییە نە لەلایەن ژنانی سەرکردە نە لەلایەن ژنانی دیکە نە لەلایەنی سیاسی و دەسەڵاتەوە. لەم کاتەدا ئێمەی ڕێکخراوەکانی کۆمەڵگەی مەندەنی بە پێویستی دەزانین وەکو پیشەی بەردەوامی خۆمان بەڵێنی پاڵپشتیکردنیان دووپات دەکەینەوە هەوڵ دەدەین هیچ نەبێت لە ڕێگەی سۆشیال میدیاوە فشارێک دروست بکەین تاکو چیتر تونتیژیان بەرامبەر نەکرێت و ژنانی دیکەش بتوانن پاڵپشتیان بن و جارێکی تریش ژنانی دیکەش هەوڵی ئەو بدەن بەرەو سەرکردەی هەنگاو بنێن نەوەکو لە ترسی ڕوبەڕووبوونەوەی ئەم تونتیژیانە دوور بکەونەوە لە بوون بە سەرکردیان. پێویستە لە دووبارەبوونەوەی ئەم تونتیژیانە بیان وەستێنین و هاوکاری ژنان بین هاوکاری ژنانی سەرکردە بین هەروەها ڕوبەڕووی یاسایان بکەینەوە. ئێمەی ژنان بوێرانەتە بەرەو سەرکردایەتی هەنگاو دەنین پێتان دەڵێن ئێوە چیتر تەنهانی. و ئەنجامی ئەم ڕاپرسیەش کە لە ئەنجامی ڕاپرسیەکەدا 76 ژنی سەرکردە کە هەمووی دەسەڵاتدار و خاوەن بڕیارن و پلەی باڵایان هەیە و ئەندام پەرلەمانن کە بە ڕێژەی لە 52.8 دەڵێن ئەو تونتیژیانە ڕێگر دەبن و لە 33 دەڵێن تا ڕادێک بەڵام بەردەوامیان ئەرکیان قورستر دەکات. ژنانی سەرکردە خۆیان دەڵێن لە 150 بەتوانا و لێهاتووی و لە 149 بە متمانە بەخۆبوون دەتوانی ببی بە ژنێکی سەرکردە. لە 98.7 دەڵێن ئێمە ئامادەین لە ئێستا و داهاتوودا پاڵپشتی ژنانی دیکە بین و ژنانی سەرکردە پاڵپشتی یەکتر دەبین. لە 182.9 ژنانی سەرکردە ئامادەیان هەیە بۆ پاڵپشتی ژنانی دیکە بڕیار بدەن وەکو ژنێک لەمە دوا بڕیار بدەن. لە 184.2 ژنانی سەرکردە ڕوبەڕووی تونتیژی بوونەتەوە. زۆرینەی تونتیژەکان بەرامبەریان کراوە کە لە 164 هەراسانکردن و هەراسانکردنی ئەلکترۆنی و لە 164 هەراسانکردنی ئەلکترۆنی و دەرونیە. ژنانی سەرکردە لە کاتی ڕوبەڕووبوونەوەی ئەم تونتیژیانەدا لە 155 خۆیان ڕوبەڕووی ئەم تونتیژیانە بوونەتەوە واتە هیچ پشتگیرییان نەبووە. لە 118 سکاڵایان کردووە واتە لە ئەنجامی ئەو تونتیژانی کە بەرامبەریان کراوە لە 155 بێدەنگ دەبن و لە 118 سکاڵایان کردووە. لە کاتێکدا لە 109 چارەسەری ئەو کێشانیان نەکردو لە 114 بێدەنگ بوون. ئەم ئەنجامێکی مەترسیدارە کە ئەو ژنانی سەرکردن و پۆستی لە باڵایان هەیە ئەمان بێدەنگ دەبن دەبێ ژنانی دیکە چی بکەن. لەگەڵ ئەو هەموو ئەرک و قورسایەدا لە 177 ئەو ژنانە بەردەوام بوون لە کارەکانیان و وای کردووە کە فشارێکی زۆرینەی فشارەکانیان فشاری دەرونی بووە و ئەرکێکی قورسیان هەیە بۆ سەر خۆیان و بۆ سەر ژنانی دیکە لە هەوڵدان دابن. پێویستە هەموو ژنانی سەرکردە لە هەوڵدان دابن بۆ ئەم ڕوبەڕووبوونەوەیە و ژنانی دیکەش پاڵپشتی ئێمە ژوک و ئەکادیمیای ژنان دووبارە بەڵێنی پاڵپشتیان پێدەدەین و دووبارە سواز و بەخێراتتان. بەڵێ ژنانی سەرکردە کە تا ئێستایانی ئێمە بۆ یاڵی ئەنجامێکی مەترسیدارە کە ئەو هەموو تونتیژیان بەرامبەرە کرێت و هیچ سکاڵایەک ناکەن و ئەو ڕوبەڕووبوونەوەکەشیان جوابانەوەی ئەمەیە کە خۆیان ڕوبەڕووی ئەم تونتیژیا بنەوە واتە متمانەیان بە ینی متمانێکی کەمیان بە یاسا و بە پشتگیری کەسوکار هاوڵاتی هەیە. بڵێ
وەژنانی بەڵێ پیاوانی سەرکردەش ئێمە لێرە قسەمان لەسەر ژنانی سەرکردەیە پێویستە ژنانی سەرکردە خۆیان بەهێز بن وەڵامی ئەو تونجیژیانە بنەوە ژنانی سەرکردەی تر و ژنانی تریش و ئێمە ڕێکخراوەکانیش پاڵپشتیان بین ئەگەر ئێمە بین بەڵێ ژنە پیاوانیش بەڵێ و کاتاتوان ئێمە ناڵێن بەڵێنی خۆمان دووپاتەکەینەوە بۆیان و جارێکی تر هەوڵەدەین کە ئەم ڕۆبەڕوونچکات لەم سەردانیکردن لە ئەنجامی ئەم ڕاپرسیار سەردانیکردنی هەموو ئەو ژنانی سەرکردەمان کردووە زۆرینەیان گلیان لەوە هەیە کە ژنانی دیکە کە و خۆیان سەرکردن و هەروەها کۆمەڵگەی مەدەنی پاڵپشتیان نابن لەبەرەوە زۆر کات بێدەنگ بوون و ئەمەش کاریگەری بێرە سەر بڕیارەکانیان دەستان خۆش بێن بەخێر بن وەرە ئێرە بە ڕسمێ بگرین بەرم جەماعەتیەوەش ئەتوان بیبن بەڵێ ئەو بەیاننامەوە ئیشی ژنی خۆمانە بەڵێ ئەوانش بەیان بێن ئەوانمان بەرێن ئەوە بەیاننامەتوان بەرە ڕاستێکەش Thank you.